پێویستە کارەبا هەردوو لە مامساعدەی بکەین لەبەرەوەی کارەبا پێویستی بە هەموو ملت هەیە ملت پێویستی بە کارەبای هەیە ئێمە زێدە ڕۆیی دەکەین لە کارەبای و حکومەتشون قەسرە لە گەلێک مەوزوعە گەلێک مەوزوعی نەدانی کارەبا لۆ هەموو ملەتە ئێمە زیادە ڕۆیی دەکەین لۆ پێویستی خۆمان زیاتر پێ دەکەین ئەگەر نەفت و پێداویستەکانی دیمان هەبی کارەبا وا بەجارێکی قەتع نابی کارەبا سەرچاوی ژیانە چۆن دەڵێ ئاو سەرچاوی ژیانە کارەبار سەرچاوی ژیانە بوێ پێویستە ئەگە کوردستانمان ئاوەدان بێت حکوومەت هەرێمی کوردستان پێویستە ئیشی خۆی بکات پێویستە هاوڵاتیش مساعدەی کارەبای نیشتیمانی بکات هیوادارم لە ساڵی 2019دا ببێتە ساڵێک بۆ ئەوەی هاوڵاتیانی بەڕێز ئەو کارەبایی کە پێیان دەدرێت بە جوانی بەکاری بێنن بتوانن سوودی لێ ببینن و هەروە سوود بە خەڵکی تریش بگەێنن گەر پێویست بە کارەبا نەبوو پێویست بە گوڵۆ پێ نەبوو بیکوژێنەوە تاوەکو هاوڵاتی تر سوودی لێ ببینن پێویستە حکومەت کارەبای زیاتر دابین کات بۆ خەڵکی هەروەها خەڵکیش بتوانێت یا هاریکاری حکومەت کا و کەمتر کارەبا سەر بکات